افدم حمیده مناب خیر و خوشی بن تماشاوان اینجا جاردن بوناوا برنامه مایی که خالی گلک بخیر بن بابت ایرو تایبت لسر دست بریا جواکی دنابرا گرینگی دان و پشگوی خستنه دا تا چند گرینگه دست بریا جواکی هبید بوکو او کسین دناوا جواکی دا به هر سردمه که به کار دست نکه و آن به هر سردمه که به نکارنا کو پیوست خدمات خو بکن ما فکیوانی یاسایی گارانتی کری هبه با خدماتان جبال سازین فرمی بیت گرن دەستەبەری کومەڵاتی لە نێوان گرنگیدان و فەرامۆشکردن دا ئەمە ناو نیشانی بابەتی ئەمڕۆ بەرنامەی مایکە خەڵکە دوای ئەم ناوبەرە لە خزمەتی وەرگرتنی بۆ چوون و سەرنجەکانی ئێوەی بەڕێزی بەرنامەی مایکە خەڵکدام لەگەڵمان بن. ئەم کاتتان باش بینەرە بەڕێزەکان دەستەبەری کومەڵاتی تا چەند بوو کەماڵگەی ئێمە گرنگە لە کاتێکدا کە ڕێژەی بێکاری هەیە کەسانی ناخوێنەوار زۆرن و سەرچاوی بژێوی ژیانیان نییە چی بکرێت بامانە لە وڵاتی خۆماندا بە ساڵاتچویان کە تا ئێستا ئەگەر هەش بێت لە هەستی پێویستدا نیە تا ئێستا جێگەیەکی تایبەت بەوان نییە کابینین ڕۆژانە چەندیمەنێک لە سەرجادەکان لە شوێنە گشتیەکان ئەم بە ساڵاتچوانە کەوتون کەس خزمەتیان نەکرێت نە خزمەتی تەندروستی نە دابینکردنی خۆراک و شوێنی خەوتن و ئیسیراحەت بوویان لە کاتێکە کە لە وڵاتی ئێمەیە ئێمە چەندین سەرچاوی زۆر گرنگی تایبەت بە بژێوی ژیانین وڵاتێکێک کە خەوەن بودجەیەکی زەبەلاحە وڵاتێکە خەوەن ژێرخانێکی پتەوایکرد ئیشی لەسەر بکرێت چی بکرێت بۆەوەی هەموو تاکەکانی کۆمەلگا بەبێ جیوازی ببنە خاوەن ماف و خاوەن ئەرێک لە وڵاتەیە لە کاتێکە کە بڕیارێک لە حکوومەتی هەرێمی کوردستان دەرچووە بۆ دابینکردنی 150,000 دینار بۆ ئەو دەرچۆی زانک و پەیمانگاکانەی کە تا ئێستا ئیشیان دەست نەکەوتەوە ئەندام نەمەزرێوان لە کاتێکە کە ئەمە توێژێکی دیاری کراوە لە ناو کۆمەلگادا لەوە زۆر ڕێژێ لەوە زیاتر هەیە خەڵک بێکارە تا ئێستا ضەمان نییە گەرانتی کومەڵاتیان نییە ئەی بۆ ئەمانە چی بکرێت ئەی بۆ ئەم کەس و ئەم بە ساڵاتچوان نەخۆشانە چی بگرێت کە تەنانەت مافیان نییە بەبێ بەرامبەر خزمەت گوزاری تەندروستیش بۆ وەربگرن بەشێکی گشتی ئێمە قسە لەسەر ئەوەیەکەن تا چەند پێویستە لە کۆمەلگایەمەیە گەرنتی کومەڵاتیمان بەشێکی گشتیا بێ لەلایەن دەم و دەستگا فەرمیەکانەوە بڕیار دەربچێت بۆ ئەوەی کەسێک کە نەتوانێت ئیشێک بکە بە هەر هویەک بێ خزمەتی بکرێت ئاموچەیەکی تایبەت بۆ دابین بگرێت کە بتوانێت بە شێوەیەکی نیمچەیژی بێ ژیانی خۆی بەڕێوە بە لەسەر ئەم بابەتەوە توانن لە بەرنامەکە بەشداری بکەن و سەرنجەکانی خوتان نیشان بدەن یەکەم پەیوەندیمان دەشتی لاورێرەوە کاک دەشتی هەموو کاتێکت حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لە بەرنامە و ئایدەکانیەوە بۆ کە بتوانی هەموو چینەکان هەموو هاوڵاتیانی کوردستان سوود بەخزن لە بەرنامە و کاری حکوومەتی هەرێمی کوردستاندا بۆیە من جێگای دەستخۆشیە بەڵام مقەسیریش دیسان زۆر لەلایەن حکوومەت بەڵام زۆر زیاتریش لەلایەن هاوڵاتیە بۆ نمونە وەزارەتی کار مەبلەغێکی دانا بۆی هاوڵاتیان گەنج لێ سوود بەخش بە بەڵام پێم وایە حەزی گەنج وە توانای گەنج دیارە ئەو سەدیقەینە بۆیە پێم وایە مشارەکەی کم هەبوو لەگەڵ ئەم بەرنامەی وەزارەتی کار وە دیسان یەکێک لە کارەکانی دیەوە بوو کە کرێکار کە چینێکی خوارووە لە کۆمەلگادا ئەویش سوودمەند بێتم بۆی کە هەر حاڵەتێکدا کە تووشی شکستێکات تووشی نەخۆشیێکی درێژخایان هات موسەیەکی بۆ بردرێتەوە بەڵام بەداخەوە چینی کرێکارژ لەم لایەنەوە نەیتوانی وەکو پێش وەکو ئەوەی کە زەرورە هەنگاو بنێ بۆیە بینیمان لە ڕۆژی کرێکاران ئەم بۆنیان پیرۆزڕانە دەگرت دەچوون بەلای کارەکان بۆیە دیسان مقصیری هەیە ناکرێ هەموو شتەکان حکوومەتدا کۆ بکەینەوە. بەڵێ کاک محەممەد لە شاری سلێمانیەوە ئەم کاتەوە باشە تایبەت لەسەر کۆمەلگای کوردەواری کە کۆمەلگایەکە تووشی چەندین نەهامەتی بووتەوە کۆمەلگایەکە بە پێ چەندین ڕاپەرسی لە ئێستادا ڕێژەی بێکاری لە بەرزبوونداوە تا چەند گرنگە دەستەبەری کۆمەڵاتی بۆ ئەم کۆمەلگایە بە تایبەتی ئەو تەبەقەیە ناو توێژەی کە نەتوانێت وەکو پێویست ئیش بخۆی بدوزێتەوە بکرێت. بەڵێ کاکە کاریان پێش قسەکردن لەسەر تەوەریان ئێوارێتان تێبینیەکمە هەبوو لەسەر بەرنامەکەتان پێم وا بووکەوە باشتر بێ ئەگەر و چەند جارێکی چەند چاوەڕێیەکان لەسەر بابەتە سیاسەکان هەبێت لە هەرێمی کوردستاندا تاوەکو خەڵکی بتوانێت زیاتر شارەزا بێت لە بابەتە سیاسەکانە و لەسەر تەوەرەکەی ئێوارێشتان لە ڕاستیە زۆر گرنگێکەوە دەستەبەرێکی کۆمەڵایەتی بکرێت لە هەرێمی کوردستانی خۆمانە تۆ دەبینیکەوە
کەسێک ئەبێ بەکرێکار بۆ ماوەیەکی زۆر و پاش ئەو ماوەیە ئەبینیتەوە هیچ داهاتێکی نییە ئەو کەسە پاش ماوەیەک ئەبینیتەوە بە هیچ شێوەیەک ئەو توانایی نەماوەکەوە بتوانێت بژێوی ژیانی دابین کات بۆیە لەسەر حکوومەت پێویستەکەەوە موچەیەک دابین کە بۆ ئەم کرێکارانە یاخود کەسێکەوە ئەبینین خوێنکارێک بۆ ماوەیەکی زۆر 12 ساڵ یاخود ئەگەر شێتە زانکۆ زیاتریش ئەبینی هەوڵەیە گۆشێ بەڵام پاش ئەوە بێکار ئەبێ ئەسوڕێتەوە ئەبینیکەوە خۆی بە چەند شتێکی بابەتیانە و ڕۆژانانەوە سەقاڵەکە ئەمە ئەگەر حکوومەت بتوانێت دەستەبەرێکی کۆمەڵایەتی دیاری کات ئەوە بێگومان ئەم بێکاریانە نامێنێت. بەڵێ بەڵێ کای دڵشاد لە هەڵەبجەوە ئەم کاتەوە باش کاک دڵشاتە ئەو بەراپارەیە کە دابین کراوە 150,000 بۆ ئەو خوێندکار و خوێندکارە دەرچوانەی زانکۆ پەیمانگەکان تا چۆن ئەتوانێت هەر هیچ نەبێ ژیانێکی مەمنوێندیشیان بۆ دابین کە ئەن لە پێویستە زۆر سەرەتاییەکانی ژیانیان دابین کات. سەرەتام کاتتان باش و ئێوارەتان باش و بەرنامەکەشتان لێ یەکەم. سوپاس. من لەسەر ئەو هینەی کە پیرۆزبایی لە خوێنکارانەکەم بە بۆنەی ئەو پارەیە کە پێشکەشیان کراوە و دەستخۆشیش لە حکوومەتەکەم بەڕاستی حکوومەت کە ئێستا ئەم بوارەی داوە بە کەسانێکی وەکو خوێنکار کە 150,000 بۆ هەر خوێنکارێک دەبرێتەوە بەڕاستی من دەستخۆشی لە حکوومەتی ژەکەم و ئێمەش دەبێ شتە چاکەکان ون نەکەین ڕاستی هەر نابێ هەشتە خراپەکان بخێنە ڕوو بڵێن ئەمە شتێکی خراپە دیارە باشەکانیش هەمیشە با دیار بن حکوومەتی هەرێمیش لە سای بەرەم ساڵحەوە ئیشاڵا بەرەو پێشکەوتن و بەرەو سەرفرازیەکی باشتر ئەڕوا بەرە ئەتر چاکسازی بەرەو چاکسازیەکی باشتر ئەڕۆین و نابێت ئەوەی خراپە بیشارینەوە یا چاکە با محاولەکەین چاکانیش دەرخین. بەڵێ کاک هەرمان لە باژارێ دووەکی ئێوار باش کاک هەرمان ئەف بڕیارە حکوومەت هەرێما کوردستانê li dor dabînkirina 150,000 dînaran بۆ ئەوان دەرچێن زانکۆ پەیمانگیان ku heyaniha karbonat kedîtin gel û bes bi wan heqa an ew texîndin jiyên civakê ku bi her sedemekê bi nebûna xwedan bawername li zanko peymangihan ew jî bêkarin bo wan çi bêhête kirin gel û fişekî var baş spasiya bernameya cêvetkin bi rastî ew biryareka cihê xwe da bû ku ew 150,000 dibitir şêtharî kariya wî kesî ket ew ê حتی نگه در چوی و کار بخونه دیدی که بس به شرطه که او 150,000 بوی کسی بده دانان که حکومت و او جی حول بده که بخول کاری بگرید چه کار اهلی بید آنکو کار یه حکومی بید برای من کار اهلی هندی حکمت شد حول بده که وی کار اهلی یعنی مشه بگد وکی دانانا کارگاه دانانا گلک تشتا کو اوی هر او کسی دی شول کرد و دی انتاجه گیشی درخید براستی بو او کسی نگت خینن براستی بیت رأیم کلش نک بیت دانان لسر وضعی وی قطابی بیت ادی کرن اگر حالی وی باش بیتو و یعنی شد خواندنا خبره و بد بیکو تأثیر مالایی بچوید شوی نگیردن اوه کفشید مثلا نشه برای و سبب هنده کدی خواندنا خوش دزد بلا بویجی بیتا تخریص کرن بله هل دو که کاک بدل دیگه مایا ایوار باش کاک بدل هون چاوا دبینن جواکی ما هیا چند جواکی ما پیوستی به گرانتیا کا کمالاتیه اگر دنگ تلویزیون خواهی کیم که ایدا پتر جوانتر گوداریا تبکن بله کاک بدل فرمو ایوار باش باشتر بله راستی سبارت پیما هم بجین دادن پیما کمالاتی تشتک زور گرنگه فاستی حتونی که اتوالات ما دا تشتک اصفانا دیگرن بار تأمینات مروفان دا وجه ده داخل راستی کردستان خودان بودجه تا زور و حتونی که کرکاری چیتن 12 دمجمیرا کار کردن سندیکا کرکارا کاروی چیه منات پتیویا دیوچونه بود کردن اف کرکار رابن 12 دمجمیرا کار کسیم دیوچونه کردن اوه خالقادی یا گرنگ دویت نزدیار کم دوچند که های زورت گرنگ هر ولایتی دار اوجی کم که بجن یاسا
و چمکی دیتر دادپروری هر ولاتێک ئەس هەردوو چەمکە تێدانە بن ئەو وڵاتێکی فاشلە کورد و کرمانج کوردستانی ئەف هەردوو چەمکە پاستی زۆر دلاوازن شم بژن هەمانینن کوردستانی سێ چینە چێبوون چینا دەوڵەمەندە چینا دەسەڵاتدار و دەوڵەمەند و چینا بەلنگازە بەڵێ کاک ئازاد لە باژارە کەرکووکێ کاک ئازاد ئێوارەت باش لەناو کۆمەڵگەیەمەیە وەکو کاک بەدەل لە دۆکەوێت دەستنیشانی کرد کۆمەڵگەیەمە بەسەر سێ توێژی دابش بووە ئایا ئەم دەبەشبوونی کۆمەلگە بەسەر ئەم سێ توێژە تو چۆن لێکە دەیتەوە بچە گەرینتە بۆ ئەم کۆمەلگایە وای لاتووە ئەم کاتت باش سوپاس والله من بۆ بڵێن دەستخۆشی بەرنامەکەتان دێکەم ینی بەرنامەکان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرنامەی باشە و زۆر ینی دڵخۆشکەرە دەستخۆشی لە حکوومەتەکەی کەوا بڵێن یارمەتی خوێندکارانەدا ئەو کەسانی کەوا بڵێن خوێندن تەواوەکەن بێ ئیشتکارن لە ماڵەوە حکوومەت ئیشتێکی باش کردەوە و ئیشتی باشتریشی لێ ڕەتاوەکەن چونکە هەر حکوومەت کوڕی ئەم ملەتی و ئەم ملەتەش کوڕی ئەو حکوومەتێکەوە بە خوێنی ئەم ملەتە ئەم حکوومەتە هاتوۆتە دی هیوادارین نەک 150,000 بۆیان بک بە زیاتریش بەڵام لە ڕێی تەلەڤیزیۆنەکەی ئێوەوە من داواکاریەتم هەیە لە حکوومەت هیوادارم دوو جیل هەیە لە ناو کۆمەلگای ئێمە ئەو کەسانی کەوا پێیان ئەوترێ بە ساڵات ویان بەتەمەن ئەنی ئاندینین لە ناو شارەکان بۆ نمونە شتە فرۆشن ئەوە شتێکی زۆر ناشرینە بۆ ئەوانە تەمەنی خۆیان با بڵێن لە خزمەتکردنی ملەتی کووردا بردوێتە سەر ناکرێ ئەوان ئەمڕۆکە سابون بفرۆشن بۆ نمونە لستە ئەفرۆشن تشتی سەرفی ینی حەقی حکوومەت لای لەوانە بکاتەوە موسیشویان بۆ دادین بکات کە نتنە ناو بازار بۆ ینی بۆ کاری سەرفی دوای ئەوە کەم ئەندامانی هەیە کەم ئەندامانی با بڵێن چاودێری کۆمەڵایەتی من خۆم وەستا بووم لە شوێنێک چاوەڕێ ئەوە بووم تەکسی ڕاگرم بڕۆم کەم ئەندامێک بەسەر تەکسیشی وتی ئەگەر بکرێ هاوکاریم بکەی بم بێ فڵانە شوێن پارەم پێنیە ئەتر ئەویش زۆر بە ڕحێتێکی گەورە وتی بەسەر چاو ئەتر ینی ئەگەر ئەو هەبوون بێ و کەم ئەندامە بەڕێزە ینی پڕگم گریان بوو لەو کاتێکەوەم بە چاوی خۆم بی لێرەوە داواکەم ئەڵم بەڕێز دکتۆر بەرهەم بەڵێ کاک ئازاد سپاس پەیوەندی کە سەرنجەکان گەشتن ببورن هیوادارم بینەرە بەڕێزەکان بە گۆردی سەرنجەکانی خۆتان بگەین بۆی هەمووتان بتوانن لەناو بەرنامەکەیە بەشداری بکەن ئێمەش بە جوانی خزمەتتان بکەین کاک ئازاد لە پیرەمەگرونەوە لە کاتێکە لە هەرمی کوردستان کاکر سەیری شارەکان بکەی بە تایبەتی شوێنە گشتیەکان ڕێژەیەکی زۆر خەڵکی لەوەی کەوتۆ بە تایبەتی بە ساڵاتچووەکان لەوێ کەوتون و هیچ خزمەت گوزاریکان ناکرێت پێویستە بۆ ئەم تەبەقەش کە تەبەقەی ماندوویە ئەم تەبەقە ئەو تەبەقەیە کە ئەم جیلەی ئێستا ئەوان ئەم جیلیان بەخێوکە دەوێت لەو ڕەوشەی کە ئەوان تیا بوون کە ڕەوشێکی زۆر خراپ و پێویستە بۆ ئەمانە چی بکرێت بەڵێ سەرتام کاتە باش دەستخۆشی ئەو بەرنامە لە یەکەم سپاس بەڵێ هەرگیە هەمیشە بەرنامەکانی نالیا تیڤی کە ئەنار تیڤی ئەفۆن بەرنامەکانی زۆر جوان بوون دەستخۆشتان لە یەکەم بەڕاستی ئەو چینەی کەوا ئەمڕۆ ئەیبینین بە ساڵاتچوان لەسەر شەقامەکان بەڕاستی زۆر جێگەی داخە کەوا بە ساڵاتچوانەکەون و حکوومەتی هێرێمی کوردستان بەزیری ئاوڕی لێنزاونەتەوە ئەمە لەلایەکەوە لایەکترەوە ئەو بڕموسەیە کە بۆ خوێندکاران دابین کراوە بەڕاستی پێم وایە ئەو بڕێکی هەر زۆر بڵێن زۆر کەمە بەڵام پێم وایە ئەگەر ئەمە نەبێتەوەی ئەوەی کە حکوومەتی هەرێم ئەو خوێندکاران پشتگوێ بخات بەڕاستی بەڵێ کاکی ڕەجەب لە ئاکرێ کاکی ڕەجەب ئێوار باش بێگومان هاوڕێ بەردەوامێ بەرنامە واکە خەڵک لەسەر بابەتی مە ئەیر و سەرنجێتە چ نەفەرمۆ بەڵێ سەرەتا ئێوارەتان با زۆر خۆشحاڵم وەکو ڕەجەب سوورسی لەسەر ئاوی قەمیر لە ئاکرێ لەگەڵتان بەشداری دەکەم زۆر خوشحاڵی هەمە ڕەنگانەی کە ئێوارەدا دەبەزێنی سەرنجم ڕادەکێشی کە بەشداری بکەم فەرمۆ بەڵێ بەڕاستی حکوومەت ئێمە نابێ هەر برێن حکوومەت کاری خراپی کردووە بێگومان کاری باشی کردووە لە هەمان کاتدا کە دەبینین ئەو بڕەپارەی دابین کردو ئەمە کارێکی زۆر باشە ئێمە بەدە دەستخۆشی لێ بکەین بۆی حکوومەت هەوڵ بدەن کاری باشتریش بکەن بۆ هیوا حکوومەت هاوکاری کەسانێک بکە زۆر ئێمە کەسانێک دەبین لەسەر شەقامە بەڕاستی یاخود کەسێکی پەکەوتە یاخود کەسێکی نابینە جێگەی داخە بەڕاستی کە ئەم کەسە دەبینی کارێک دەکەن لەتوانی ئەودانیە ڕۆژانە کار دەکەن بەڵێ کاکیوا لە شاری هەولێرەوە کاکیوای وەرەت باش لە کاتێکە کە لە هەرێمی کوردستان ڕێژەی مشەخۆران زۆر هەیە
لە کاتێکە کە هەرێمی کوردستان وەکو جیۆپۆلۆتیکی هەرێمێکی هەڵکەوتووە ئەتوانێت چەندین بواری پیشەسازی تیا بەدی بهێنرێت لە ڕووی کشتتوکاڵیەوە تەنانەت کشتتوکالی هەرێمی کوردستان توانێت بەشی 15 ملیۆن کەس بەرهەم بهێنرێت باشە تا ئێستا گرنگیەکی وەکو پێویست بەمە نەدراوە پێویستە چی بکرێت بۆی هەموو خەڵک ببێت بە خاوەنکار بەڵێ کەکیوە ئێوارە باش ئێوارەی جەنابیشت دەستخۆش بۆ تەوەرەکەت بەڕاستی ڕەکە زۆرمانە سپاس بەڵێ من لەسەر ئەم ئەوەیە بەڕاستی باس دەکەیت سپاس بۆ قوتابیەکانی خۆمان 150,000 ئایا بۆ قوتابی ئێمە ڕێژەی گەلێک باشە بەڵام ئایا ئەم ڕێژەیە زیاد دەکرێت یان زیاد ناکرێت یعنی قوتابی ناتوانانی بە 150,000 هیچ شتێ بکە یعنی من ڕاستی لە هەولێر ڕاستی قوتابیەکانی هەولێر ڕاستی زۆر هەیە ینی من هاوڕێ خۆم هەیە ئەڵێ 150,000 خواردنەکە ناکە ینی ئەگەر بە مەسەر خواردن بێت ینی هیوادارین حکوومەت هێرمی کوردستان بتوانێت ڕێژەکەیان بۆ زیاد بکە فەقیر زۆر ینی ئەگەر بتوانێت یارمەتی فەقیریش بدە گەلێک باشە بەڕاستی بەس هەر تەڵەبە و هەر مۆزوع ئەوە نەبێ ینی فەقیریش هەبێ بۆ فەقیریش پارەکە بڕێتەوە بەڵام ئایا ئەم پارەیە ئەم 150,000 ئینشاءالله حکوومەتی کوردستان بتوانێت بکاتە 400,000 زۆر باشە بۆ ئێگەداژ مەجرێت بۆ پارەیە بەڕێوە پشی زۆر باشە میوادار ماسی زۆر بە زمانی لێوان بکرێت دووبارە ئێوارەکان بن وەڵێ باشتر بوو تۆ گەلالی لە شارە زۆرەوە کاک گەلالی بەخێر بێت بەڵێ هەرموو لەسەر کوی قسەکانی ئەو بەڕێزانە پێشتر پەیوەندیان کردووە وەڵی من پرسیارێک لە بەڕێز دەکەم بەنسبەتی ئەو 150,000 بۆ خوێندکارێک من پرسیارەکەم لە کاکی مەسئول کە مناڵەکەی چێدە دەرەوە بۆ بازار شت بکڕێت بە 150,000 ئەو ڕۆژە سەر 250 سەرف ناکات مناڵێکی هەژاری کورد لەسەر نەوت ئەژی ئایا عنی تەلەبەیەکی زانکۆ بە 150,000 دارێ ڕۆکە 150 ناری جاران ناکات ئێستا شتانەی گەیەنە کوردستان و خەڵی بە چاولێکەری بن مناڵەکەی لە جامی لە زانکۆ بێ لە پەیمانگا بێ جلوبەرگەکەی وەکو ڕەفیقەکەی وا بێت وایە یان نە ئەوان ئیساتی ئەوە ئەیانەوە بە ناوچاوی خەڵکە ڕەشروتەکەی کوردستانە کە ئەوان شۆڕشیان کرد ئەوان هاتنە سەر سفرەی حاضر یعنی ئەوە بە چی ئەزانە شکێنەوە بەسەر خەڵکی کوردستانە بەڵێ هەر مناڵێکی کورد لە کوردستانە بخوازم مەجالم بە هەر مناڵێکی کورد لە کوردستانە بگریت لەوا پێشمەرگەتر بۆ هاتنە سەر سفرەی حاضر و ئێستا ئەوان ساحەبی ماڵ و مناڵی کوردیش ڕەشروتە و لەسەر جادەکان و زانکۆی تاوا کردێ و کرێکاریشی دەست ناکەوێت بەڵێ هەر لە سەرامان بابەت ئەحمەد لە شاری سلێمانیەوە کاک ئەحمەد ئێوارەت باش کاک ئەحمەد لە ئێستادا لە کوردستانەکەی ئێمەدا زۆر جار لە بواری ئاوادانکردنەوە باسی زۆرەکرێت لە کاتێکە لە ئوتێلێکی زۆر زەبەلاح دروستەکرێت یان مۆتێلێکیان هەر شتێک لە کاتێکە کە ئەم وڵاتە سەحرا هەیە ئەو سەحرا ناتوانێت بۆ گەلێشت بەکاربێن ئەم سەحراتە هەرچۆلەوانیە هیچی شتێکی پیشەساسییان نەکراوە شتێک عەرزی جەنابکەوە ئەوڵە دێوارت باشتر کاکەبرا وڵاتی ئێمە جارێ ئەرچی حکوومەتە ئەوەی کە لە کولیەیەک لە بەعادێت تەخەڕوجەکە من بە ئەرچی حکوومەتی ئەزانم کە ئەو معاشەی تێنابێ منت کا بەسەر ئەو قوتابیا کە مەرحەلەیەکی دراسی بڕیوە ئەو مەرحەلەی کرد بە هاوکاری کە سوکاری و حکوومەت و مامۆستاوە ملاولا شعبێکی بەدەستێناوە بۆی دو ڕۆژی ئەم وڵاتە بەرەو پێشەوە بچێت خزمەتی ئەم وڵاتە بکرێت جا ئێمە ئەگەر بین سەیری کوردستان بکەین بە هەزاران هەزار دۆنم ئەرز بە هەزاران نەوە مەشاری هەیە کە لە کوردستانە بکرێت پارە بۆشتی مەسەلەن ئەرێ بە وەزارەتی گەشت و گوزار و زەراعەوەمانە لە ساعت 4 بودجەی بۆ تەنخانکراوە بەڵام بۆ ئەم ئاسایی سەی 22 بۆجەی بۆ تەنخانکراوە ئەی بۆ لەو سەی 22 سەی 5-6 بۆ قوتابیانی خەریج دانانێن ئەوەی فەرعی هەندەسیە ئەوەی فەرعی زەراعیە ئەوەی فەرعینە بێن کاکە بەشاری بکەنەوە بۆ بەخێوکردنی ئاژەڵ بەشاری بکەنەوە بۆ بەخێوکرد دروستکردنی ماست و پەنیر و قەیماق بێ بەشاری بکاتەوە شخەیار و ترۆزی بۆ ئێمە لێرانەوان بێ سبێنی ئێمە لەگەڵ ئێرانە تێکیرە ئەم تۆمبارانە شایەتیکردنی میلەتی کورد ڕێگاکە داخە سلێمانیە بێ ببرێت ئێرانی عێراقیش ڕێن لە داخە چونکە عێراقیش دەوڵەتێکە کە پیاوی ئێرانە ئەویش ڕێگاکە لێ داخە ئەویش لێ داخە ئێمە ئەمرین لە برسا با بیرکرێتەوە لەوەی کە بە شارع دابرێت لە ئەوروپا زۆر بە شارع کە تەخەڕجەکە چ بە شوراکاوە بڕێەوە تراکتۆرێکی پشت دوێنێ ئەرز و زەراحەتەکە ئاژەڵ بەخێوەکە ئەنۆ ئاشکال بەڕ بزن ئەفرێک
بيت بكوكا يشيش كان مشروعك كاتو أن بعد زكاة يمن ديرا يعني خمي دوارش كنت نية لك يا ده صلاة خمي مستقبلي كردي نية لقمي دوارش أو خاكون التوايا نية بالي خمي أوايا شو بتوانيا ده صلاتك خوي فرض كابس بالي كاك أحمد دويلي بورينا كين لو أنا خلكي زور لسيري بيوندي بسباس بيوند كان سرنج كان جشتن كاك زانا لها لبجوا أم كاتو باش كاك زانا لكاتك كاريمي كردستان وكو برهمي كشتوكاري أتواني زور برهمي خمالي هبه بريجي كي زور أم برهمه وكو شيرمني أمال لدره ودي فرمو زانا خان بالي بيني من لسر او برياري كحكومة ديالتي براسي برياري كخوي برياري كي باشا بلام او برياري يعني زور كما اما زي معيشة زور قران فوق انجا اشتيكي باشا بوغنش بلام اوين ام دابي مكايعنا الحكومة تشتم فوق بسيتو گنج بلاونت بم فوق انجا دو اوش متشيني دكار هرچینی گنجی آنی خلیجی جامعه و پیمانگاکانی براسي اما بكاري ترمن يعني هي واهي لتمني تشل 50 صالية بكار بإيشو وكخوت أواني كبيرة كان يعني أمانش يعني حكومة حقي خويتي بالتشتي هم كسيك بهم لا ينزبت إن جات بني يعني دوام الحكومة أويا كبم برفارين كزور كم بشي معيشة ناكا خو أنا زين لبازار كان شزور جرانو دا كريم أويا كبرفارك يعني زياب كهلي كار زياب كابوخ كان كار نك أوي كبم صوب جاي خن كار ولا ونت بله هلي كار لها مشتاق يعني بلاي منو باشتر زور فاس سپاس یوارد باش بله تماشاوان نجا بابت میرو بگومان تایبت لسر دست بریا جواکی دنابرا گرینگیدان و پوچ گوی خستنه دا گلو دنابا جواکی مده هیا چند یاسای تایبت اگر نبی تا چند گرینگ هبه کو ماف و اری بو همو تاکن کمال گیبن هر تاکک هر سردمه که به نکاره به خودی کار نکاره واکو پیویز بجی دست گرانتیه که یاسایی هبه کو اوجی دخیرو برین وی ولاتی دا خودی بهر به نهاجی لباجار دوی که لسر وی بابتی خالق د پیو فرمون پیراژن موافق خواه پیرامیری زاروکی خو گیانوری موافق خواه هی یعنی هر کی راتبه خواه بل الفيرا همت بینی پیرامیر استشاره دیاریت پیراژن افتشتا چجارا الفيرا نایت کنن حاجة بتا واقعته ضبطا بقى بأمشى أوروبا زنجين ترين أمشين ضبطا شعب خوب خدان كين هندك ضب مربرة يبوتتن وهندك جي منج برصادة خلق قبلنا كاتن ضبطا بم حتى حدك خدان دخو جرت حكمتها ما يا زنجينة وارده هاي همي تشتهي بيجني بري نكا ضبطا مم هر ضبن يا صبايا يا صبايا يا صبايا دي بابو ما صباتي نكات نكاس خود طلبه ما صبايا دوز باز دیده که ماس نظام دکی بچم یعنی جدیل کیره تعیین بم ولی از خود تعیین بم جد 200,000 بخود چه پیناید افشلج نه حتی یا اوجهار عقده قراره دمرو وی داری خان صبايا دوز با ناف ما دا افتشتنینه ما جارا بجن ما چه موافقونینه نکد دو گدا از خوش یک شوا کسامه از پیشمرگمه پیمه پیونینه و از شل کم اگر شل نکم راستی گلک ایماسی دید مالم بله لسرمان بابت حاجی لباجار سلیمانی دیگل میا یوارد باش بله سلاو لی به دستخوشی و برنامه لیکم براسی برنامه که بپیزه سپاس والله من حظكم شتاق بلام قصيتي كردي هي كابرا سريه شي قاتيه بيتشن كاكا الولاد انسان قال ششحو من عليها به بون منزور دوله منيش به اما من على ايش ان بينك بس بارين باتي عين تو حسابك النتيجه كي هيك مفروزه او باريك حكومه سلفيه لا ودان كنوي ولاد لبروجي باش بتعب ولاد زراعيه كاكا 1 كيلو باميه مانيه تماتنيه قوش لاستراليا دي مريشك لبرازيل ودي اما دواجين ما هي والله او من خزم هي دواجين او نان بالروبيان في جرين كابا دواجين كي داخه بجي الله وازي لي خويا ما محل نيه مثلا 150,000 بارح 150,000 بوزاني بو تلبيكي ششي ابتدائيه به نك بو ثانوي بس ثانوي 150,000 تيلبكا ده توي زانكو نك ثانوي ده توي زانكو 150,000 بتيلبكا كيشي يدير لملاتيه مكاكا مال هي من مال الظانم من على كان الى جامعيه باوكو دايك بيري هي باوكو دايك كي بو بريشوا ابي لحفتك اتواجع عيادي بيبكا تيس عيادي بجر روجكا هاتشي بارو بوليتي لباوكو دايك سلفيكا
مناڵەکانی لە هزار ناتوانە جامعەتەوە کە تەزیک و دەسەر خۆبنی مناڵەکانی باوکە مناڵی هەیە ینی شەشەم بووە لە سلێمانی لەخوا بەزیابێ ینی ئەو مناڵەیەگەر بڵین وانە بووە ڕەنگە باکودایکی بەڕێشۆ دەبووە زۆر مناڵەکانی دەرزی باتوشتی باشتری بێنە لەبەرەوە کێش ئەو خەڵقانەی کە پیر بوون بە تایبەتی کاکەوانە حەقە لایان لێ بکرێتەوە بەڕاستی زۆر گوناحە ماڵەیە دوو پیری هەیە سێ نەخۆشی هەیە دوو ئیفلیجی هەیە یعنی بەڕاستی دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم بەڕاستی حەقە پرۆژە بکرێ یارمەتی فەلاحەکان بدێ یارمەتی دیەکان بدێ پرۆژەکان هاوکاری بکرێن دەستان خۆش بێ ئێمە شیوادارین شوێنە پەیوەندەکان جێلە تبینیەکان بێ کاک حاجی لە شاری سلێمانیەوە سانا لە سۆرانەوە ئێوارەت باش ئەلو مەرحەبا شانازخان ئەم کاتەوە باش سەبارەت بە ناوەڕۆکی بابەتی ئێمە تایبەت ئەمڕۆ لە مایکی خەڵک فەرموو سەرنجەکانت بەڵێ من سەبارەت بەو بڕاپارەیە کە بە قوتابیانی دەرچووی زانکۆ پەیمانگەکان ئەدرێ من خۆم یەکێک لە دەرچووی پەیمانگەم بەلای منەوە ئەم بڕاپارەیە ئەتوانێت کەمێ بوشایی پێداویستەکانی ژیانی قوتابی پڕ بکاتەوە ڕاستە ئەمە گشت پێداویستەکانی قوتابی پڕ ناکاتە بەڵام ئەگەر بێت و ئێمە بەراورد بکەین لەگەڵ ئەوەیە کە ئەم بڕاپارەیە نەدرێت چی زۆربەی کەسانێکان لە کوردستانە حکوومەت هەر هەنگاوێک بنێتن ئەوان مەهانەیەکی تر دێنن بۆ نمونە لە کەناڵە ڕاگەاندنەکان زۆربەی گەنجان پێشان ئەدران ئەوانەی کە بێکارن ئەلەساس ئەو بڕاپارەیان بۆ ئەو گەنجانە تەرخان نەکراوە بەڵام لە حکوومەتێکە هەیە هیچ بۆ هەموو گەنجێک بڕاپارەیەک دیاری کراوە ئەگەر بێت و حکوومەت بۆ ئەو هەموو گەنجانە بڕاپارەیە دیاری بکات ئەی ئەو گەنجانەی کە کار دەکەن چی من خۆم دەستخۆشی لە حکوومەتی هەرێم دەکەم بۆ بە ئەو بڕاپارەیە کە بە قوتابیەکان دراوە بەڕاستی هەنگاوێکی زۆر باشە ئەم خۆی لەوای تەنەگەینە کە قوتابی لە ماڵەوەدانی خێبە چاوەڕێ ئەپارەیە بکات لەوێ قوتابی خۆی بۆ خۆی هەڵسێ بە دوای کاردا بگەڕێ ئەگەر چی حکوومەت ناتوانێت هەموو قوتابیەکدا بمەزرێنێ بەلای منە حکوومەت هەنگاوی زۆر جددینەوە ئەمەش ئەرکێکی جددی حکوومەتە بەڵێ بەهار هەر لە سۆران ئێوار باش بەڵێ ئێوارەتە باشترە خۆشتر بەڕێشت باشی سوپاس باڕخان لەسەر بابەتێمە ئێرۆ گەل و لە هەرێما کوردستانی پێویستە هەر پارە بە خەڵکی بێنەدان هەر ئانکۆ پێویستە بنیە تەحتیەوی وڵاتی ژێرخانی ئەبووریەوی وڵاتی بێتە ئاوادانکردن خەڵک هەمی ببێ هێزاکاری خەڵک هەمی بەخۆدیکار و وڵاتیمە بێتە بەژاندن کیش باشترە فەرموو بەڵێ گیان دەست خۆش بتەوارێتە ڕاستی دەبێژم حکوومەتە هەرێما کوردستانی گەلک هەنگاوێت هاوێتی بۆ هەر بارێکی بیتن ئەس دەبێژم نەبوو قوتابیە بتنێ پەیمانگەها بۆ هەر تشتێکی بیتن حکوومەتە هەرێمێ پێنگاوێت گەلکێت پێویستێت هاوێتی ئەم هاوڵاتیە چێژە و خوشتویت بێژم پەیوەندی پرۆگرامێن گوڤەتکە ڕاستە کەناڵێمە کوردیە کەناڵێکی ئاسمانیە ێ ئازادیشە بەس ئەم دەری بخۆ هەوڵ بدەین حکوومەتی زۆری بۆ مەکیری ئەم نەهاوێنە سێوەرە خۆ چووکو ئەم کورد هەمی دەبی دەستێک و دوو بگرین و بچاکی بچینە بە خەرابی حکوومەتیش هەوڵ دەداتن بخۆشی شادی ئەم هەموو کوردێک لە تاکە کوردێک لە هەرجێکی بژین بەسەر بلندی و بخۆشی بژین ڕاستە حکوومەت چقدر لە کەس نەکریا هێدی هەنگاوا تاوێتن بۆ خۆشیە هاوڵاتیە چه هاوڵاتێکی فەقیر بی حتا دەوڵەمەندترین هاوڵاتی بڵا ئەمیش بخۆ لێ ڕامین هەوڵ بدەن هاوڵاتی مە هەندێکی زۆر تێماتی بە حکوومەتە خود کرد ناخیر ئەم تبیا سەر بلندین بە حکوومەتە هەرێمێ تایبەتی تازە سەردەمێ تازەکە بارشێک دقە بلاز بشین بەخڕن دقەی زۆر ئەس بوارەمێکێک کورتتر فەرموو بێژم بۆ نمونە چەندین هاوڵاتی هەی بێماس باش ئەو هاوڵاتی بۆی تێمەست قەت هاوڵاتی هەی مەئاستی چارەکت ماڵیدا هەو هاوڵاتی دێتە ئاخفتن بۆی چی بدامە هەوڵ بدەین دەڤەری زەقەتیای بێتە هەرێما کوردستانی ئەم هەوڵ نەدەین دیسانە ڕاپڕ بیدن حکوومەتیش پێنگاوی زۆری هاوێتی دەستخۆشی بە حکوومەتە هەرێمێ تایبەتی بۆ سەرۆکی بارزانانی زۆریش هەستی هەموو کوردێک بەڵێ باخان دیارە خەڵکێکی زۆرێ سەر هێڵا پەیوەندیە ببەرەمە وەختێ پێویست داتە ئاریان لە گەرمیان ئەم کاتەوە باش ئەلو یاڕەتان باش هەموو کاتێکت ئەم دەست پێشخەری حکوومەت هەرێمی کوردستان بۆ دابینکردنی 150,000 دینار بۆ دەرچووەکانی زانکۆ پەیمانگەکان تا ئەو کاتێک کاریان دەسەکەوێت و چۆن لێکە دەیتەوە فەرموو سپاس دیارە حکوومەتی هەرێما وسا بە دابینکردنی 150,000 بۆ ئەو کەسانی کەوا زانکۆیان تەواو کردو یا خود مەحەدیان تەواو کردو من پێم وایە ئەمە ڕای شخصی خۆمە کە حکوومەتە مەفیڵیەکە لە دەرچوانی ئەکات چونکە بە دابینکردنی ئەم 150,000 ئیتر ئەوێت خۆی لە دامەزراندنیان
شارێتەوەی تر ئەوێت پاڵیە باتەوە و تا ساڵێکی دوانی تریا خۆت سێنێتە باسی دەدامەدادن نەکەن ئەمەوەکو خاڵێکی تریش کە ئەمەوە تایبەت 250,000 دینارە من لە بەرنامەکی ئەوە بخەمەڕۆ و دیارە حکوومەتی هەرێم کە هەر بڕیارێک کە ئەخاتە بەری جێبەجێکردنەوە کۆمەڵێک کۆتوبەندی بۆ دائێت بۆی زۆربەی خەڵک سوودی لە نەبینێت نمونەیەکە بۆ هێنمەوە ئەم 150,000 کەەوە حکوومەتی هەرێمەوە بڕیارەتیات بەوانەی زانکۆی یاخود محەزیان تەواو کردووە ئێستا من خۆم بۆ خۆم ئەم ساڵ خۆم تەواو کردووە بەڵام ئەو 150,000 دینارە شمولی من ناکات چونکە من لە کارخانەیە کاک ئاریان ئەگەر شمولیشت بکات ئەو 150,000 توانێت تا چەند بژێوی ژیانت دابی ئەن تا چەند پێویستە سەرەتاییەکانی ژیانت دابی بکە دیارە ئەو 150,000 کاتێک گەنجێک زانکۆتەواکە خود محەتەوەکە یەک دنیا ئاواتی هەیە یەک دنیا هیوای هەیە یەک دنیا خەیاڵی هەیە یعنی تۆ بە 150,000 دینار ناتوانی ژیانی تاکە کەسێک دابین بکەیت من زیاتر بەستم لەسەر ئەو 150,000 دینارە سەڵکەمەویش ئەوەیە کە حکوومەتی هەرێم ئەڵێ ئەگە هەر کەسێک ئیش بکات ئەو 150,000 شمولی ناکات یارمەتی مەزەحمەت دەبێت ئێستا من زانکۆم تەواو کردووە وەک کرێکارێک ئیشەکەم لە کارخانەیەکە کەواتە خوێندنی 16 ساڵم فەوتە وەکەوە تا هیچ من نەکرد بێت خوێندنی 16 ساڵی من تفی صفر کرا و حکوومەتیش ئەڵێ تۆ ئیشەکەی لە کارخانە بۆیە 150,000 دینارەکە شمولت ناکات ئەمە یعنی چی؟ بەڵێ هەر لە سەرمان بابەت دایکی سەهەند لە شاری سلێمانی دایکی سەهەند ئەم کاتەوە باش ئەم کاتە باش بە فاخەوم سپاس پێویستە لە کۆمەلگایەمە تا چەند دەستەبەری کومەڵاتی بکرێت لە کاتێکە کۆمەلگایەمە تووشی چەندین نەهامەتی و دەردەسەری گەورە بووە چەندین نەخۆشی درێژخایان لە مشتەمە ئێمەدایە پێویستە چی بکرێت بام پێویستە یەکەم حکم پلانی هەبێت هیچ پلانێکی نییە لەبارەی یەک شتەوە لەبارەی هیچ شتێک ینی ئێمە ینی دەهاتێکی زۆرمان هەیە ینی مڵکوماڵی زۆرمان هەیە ینی شوێنێکی چاکمان هەیە بۆ زەراعات بۆ ئۆشتانە بەڵام سەرەکە یەکشن ناکرێ ینی بەڕاستی سەخۆم یەکێکملانە کە زۆر تەسیەم ماوە ینی من لە هەفتاکانەوە من لە دەرەوە بووم ینی لە هەشتاکانە پێشمەرگە بووم لە دەرەوە باوەڕەکەی ئێستا ئیسفادی سڵەپوشەکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان نەکردووە ئێستا حالێ من کوڕم کرێتی ماڵانە کسمە کرێتی ماڵانەکە کسم تەخەڕۆزی کردووە یعنی مەعاشەکەی تەکمیلەی ناکە تەکمیلە ژیانی یعنی حکوومەت قەی ناکە ئەزم تێبینیشم هەیە بۆ تۆی بەڕێز ئەم قسانەکە ئەکرێت ئەم توێژانەکە ئەکرێت تۆم قابلە خەڵق ئایا حکوومەت گوێی لێتە یعنی حکوومەت چارەسەری ئەم مۆزوعانە ئەکات بەڵێ هەروەها لە هەولێر پەیوەندیەکمان لەگەڵم کاتەوە باش لە هەولێر نایف تەماشاوانە نێژە پشتی ئەم ناوبرە جارێکی دیکە لەسەر هەمان بابە لە خزمەتی ئێوەدام فەرمۆن بەڵێ هۆیگەر لە چەمشەماڵەوە لە گەلمانە کاک توی گەرەوەرات باش ئەم کاتیان باش هەموو کاتێکت سەرەتا ئەمەوێ بەداچی سان بڵێم ئەمەوێ بەداچی سان بڵێم کە ئەم حکوومەتە گوێ ناگرێت ئەگەر گوێی بگردایە ئەگەر گوێی بگردە ئەم حاڵە ئێستا بەم حاڵە ناگەشت بەڕێزان ئێمە بێ زۆر لەوە وەشارتر بین ئێمە بێ زۆر لەوە وەشارتر بین بە 150 قەنەعەت بکەین کاک هۆگەرێمە بە شوەیەکی گشتی نەک تەنیا باسی ئەو تەوەرایکەین ئێمە باسی دەستەبەرکردنی کۆمەڵاتی باسی زەمان ئیجتیماعیەکەن لە ناو کۆمەلگایمەیە تا چەند پێویستە ئێمە زەمان ئیجتیماعیمانە بێ بۆ ئەو هەموو خەڵکێک کە کاریان دەست ناکەوێت کە توانای ئەنکۆ لە ڕووی یاساییەوە ناتوانێت لە دەمودەستەکانی حکوومەت دەبمەزرێن ئێمە بە شوەیەکی گشتی باسییان پرساکەن فەرموو بەڵێ بە دڵنیایەوە پێویستە لەسەر حکوومەت زەمانی ئیجتیماعی بۆ هەموو تاکێ لە کۆمەلگایە دابین بکە هەر لە بیمەی تەندروستیەوە بیمەی کۆمەڵایەتیەوە پێویستە ئەو گەنجانی کە کاریان نییە کاریان بۆ دابین بکە بەڵام جێی داخەم حکوومەتە گوێ ناگرێت ئەگەر گوێی بکردە حاڵە بەم حاڵە ئێستا ناگەشت لەبەرەوە بەڕێزانێمە بێ زۆر وەشیار بین بەڕاستی ئەمە پێمانەڵێ تەواو تۆ ئێوە تەعین نابن ئێوە لە دوای ئەوەی کە 18 ساڵە خوێنن و 16 ساڵە خوێنن ئێوە تەعین نابن ئێوە سنەوە ماڵ تەنها 150,000 دەمێن بەڕێزان ئاخر 150,000 بەشی چیەکە دەسەوەرگە کەمیسێ ناکە لە چاڤیمۆ لە چاڤیمۆڵەیەوە یعنی
بەڵێ کاک یوسف لە هەولێرێ کاک یوسف ئەم کاتەوە باش لە کاتێکە لە وڵاتە پێشکەوتنەکان بە تایبەتی وڵاتانەی کە سیستەمی حکومڕانیان سیستەمێکی زۆر پێشکەوتووە و سیستەمێکی یاسا هەیە لە هەمان کاتە دادپەروەریش هەیە پێویستە لە وڵاتی ئێمە چی بکرێت بۆەوەی هەموو کۆمەلگا گەرانتیەکی یاسایی هەبێت بۆ دەستەبەرکردنی ژیانێکی خۆش فەرموو. بداياتي دەست خۆشە و بەرنامەیە سپاس بەڕاستی 150,000 ناکە هیچ لە بۆ قوتابیان بەڵێ گەر قوتابێک بێت لەسەر ڕۆژانە پاکەتێک بخواتە بەش معاش و پارەیە و پاکەتێک دەکات ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنێکت کەسێک تکایە کاک یوسف وای باشە خزمەتی تو بکەن فەرموو. بە هیوادارم حکوومەت زیاتر هانی گەنجام دات ئێستا من گەنجەکەم بخۆم ساعات کاری خۆم هەفتەی 150,000 ناری وەردەگرم ئەزە ناکا هیچ باشەگە قوتابێشی بێئی ژەمارە دابنیشی مالی 150,000 دەکاتن بەشیرەکە هیوادارم حکوومەت کاو بە بڕیارەکەی خۆدا بخشێن تۆ زیاتر هانی گەنجام دا دوێنشی داواکاریەکم لە حکوومەت هەیە هەیکەر بە کورتی هاوسێرگیری هەتاکو ئێستا کە من بەخۆم شخصم لە تەکمە حەتەکە بە معاملاتی ئەمە تەواوم کردیا ئەوڕە تەقدیم دەکەم دەریات و هاوڵاتی شمول ناکەین باشە مۆزەفی لەم زیاترە بەڵێ هیوادارین دامەدەستگەکانی فەرمی حکوومەت یاریمی کوردستان جێ لە گلەی هەموو ئێوە بێ وەکو پێویستیش بەدەم داخوازەکانی ئێوە بێت هەروەها ڕێبین لە هەڵەبجەوە کاک ڕێبین ێوارەت باش کاک ڕێبین فەرموو. باوکی ڕێژین هەڵەبجەی شەهید باوکی ڕێبین زۆر خۆشحاڵین فەرموو لەسەر بابەتی ئەمڕۆمان. برایجان ئەو باسی ئەو تۆڕی کۆمەڵایەتێکە ئەو نیامە بڕێتەوە بەوە ساڵانی پێشوو بە ئێمەیان کردوان دەکەم من لەنەوە یەکەوە تا ئێستا من کرێکاریەکەم خریجی هێشتا ساڵی هێشتا خریجم شەش ئەدەبین تاوا برێ تا ئێستا چەند جابرنیان سلێمانی و بە عایلەی و پێیان پڕ خریجینەوە بۆ ئەوانەی کە بێکارن کەچی هیچێک نەبوو ئێستا ژەوان ئایا بۆ چیە بۆ ئەوانەی کە خریج وشتیوان بۆ هەمووی بۆ کۆمەڵایەتی نایکەن کە لە ئەڵەبجا بەناو حسابی نەجەمداناوە ئەوانەی کە بێکارن تۆڕی کۆمەڵایەتی بە نەوجوانان وشتیوان هەیە هیچیش تایفێج نەکراوە ئەوە هەر قسەشە حتا من ئیسا من لە شێزارەکەم بەلانی کەم مانی وەرەقەیە دووەرەکەدەم بە دکتۆر ساحێبی چوار شەیدیشە کە هێز لێنا بەبەر چیە لەبەرەوەی دەنگ نادابووان هەر لەبەر شتانەیە مامۆستاوکار بەڵێ مامۆستاوکار لە شاری سلێمانیەوە لە کاتێکە وڵاتی ئێمە وەکو هەرێمی کوردستان وڵاتێکی هەلکەوتووە ئەتوانێت لە زۆر بوارە لە کەرتی تایبەت ئەیشتیا بکرێت ژێرخانی ئابووریان وڵاتە گەشە پێ بدرێت ئەم خەڵکی کە دەرەچێت ئەکرێت ئەمانە هەموو لە دەم و دەستگاکانی حکوومەتە گیر بخوان و هەمووی لەوێ بکەنە کەسێکی بەس مشەخۆر هیچی تر هێزی کار ئیرادەی ئیشکردن و پێشخستنی وڵات یاواش یاواش بمرێ ئەم پێویستە بیر لەوە بکێتەوە کە بنیە تەحتیان وڵاتە گەشە پێ بدرێت بۆ ئەوەی بەرویەکی زانستیە ئەم خەڵکی هەموو بێتە کەسێکی بەرەمێنەر لە وڵاتدا بەڵێ کاکەکارگیان وڵی من دەستخۆشی بەرنامە پێلەکەم بۆ تۆرەکە تۆرێکی جوان جاردووە من وڵایی هۆکاری سەرەکی بۆ پەیوەندیکردن من بەرنامەیە ئەوە بوو دوو بەڕێزی پێش خۆم پەیوەندیان کرد بە ناوی شانازخان و بەعادخان من لەگەڵ ڕێزی تاوام بۆیان حرمەتی تاوام بۆیان ئەوەیە کە ینی بەڕێزیان باسییان کوتیان ئەگەر بێت و حکوومەت ئەوەش نەدا ئەی ئەوان چیەکەن من پێم ینی من پرسیارێکی لێ دەکەم دەڵێن بەڕێزن ئەی باشە کە حکوومەت ئەویان ناتی و چی ئەەکەن ئەی باشە حکوومەت بۆ زانکۆکانیش داناخەیەک جاری بۆ قوتابخانەکانیش داناخە ئەم شتە هەموو ساڵە دووبارە بێتەوە ئەی حکوومەت کە پلانێکی نەبێ حەقی وایە زانکۆکانیش داخە بەڕاستی بەڵامکو بەڕێزت باست کرد بەڵێ مەرج نییە هەمکار کەسێکە تەخەڕوج دەکات دابمەزرێت لە دایرەکاندا بەڵام من پێم وایە حکوومەت پلانی نییە کاکەکارگیان بەڕاستی پێ دەڵێن حکوومەت پلانی نییە ئێستا من بۆ مامۆستایەکم لە قوتابخانەیەکدا مامۆستا هەیە ڕەفیقنا لەوەچی ئێستا بزانێکە منم قسەیە دەکەم مامۆستاکە ینی تەواو با بڵێن توانای ئەوەی نەماوە کە دەرس بڵێتوانیان لە ڕووی جستەیەوە لە ڕووی قسەکردنەوە لە ڕووی سەوتەوە باشە بۆ نانی خانە نشینیکەی
ئەمانی کە تازە تەخەڕوجەکەن بێن ئەوانە لە شوێنیان دابن ینی باشە یاساکەی پلانێک بۆ ئەمە دانانیان بەڕاستی ئەمە ئەگەڕێتەوە بۆ نەبوونی پلان ئەگەڕێتەوە بۆ نەبوونی ئەوەی کە حکوومەت تا ئێستا بە تەواوی وشیان نەبووەوە لەوەی کە پلان بە شێوازێکدانی ئەمە هەموو ساڵەکە و من چەند ساڵە دەبینم ئەم شتە بە هەمان شێوە دووبارە دەبێتەوە ساڵێک تاخیریانێک ساڵێک مەعاشیانە خۆن ساڵێک ئەم شتانە هەمووی دووبارە بێتەوە کاکە گەرگیان بەڕاستی قسەکردن لەسەری پێم وابێ تەنها کات بە فرۆدان و هیچ ئەم حکوومەتە پێم وایە بەڵێ مامۆستا هەروە شیروان لە شاری هەولێرەوە کاک شیروان ئێوارەت باش مرحبا کاکە سپاس بەخێر بیت سپاس دەکەم دەست خۆشتانی دەکەم لەسەر ئەم بەرنامە جوانە سپاس فەرمۆ کاکە جا من یەک بلا حەزم هەیە ئێمە سیستەمێکمان هەیە وڵاتی ئێمە توانم بڵێم ئەم سیستەمە غەڵەتە هەموو گەنجانی وڵاتی ئێمە ئینتیزاری ئەوە دەکەن کە حکوومەت ئیشیان بە حاضری بۆ بێنتەوە هەمویان چاویان لەوەیە کاتێک کە خلاص دەکەن لە دانیشگاکان ڕەسەڵاسەخۆ بچن تەعین بن لە لای حکوومەت بۆ ئێمە بیر لەوە نەکەینەوە کەرتی خاص گەنج سقی بەخۆی هەبی کە بتوانی حکوومەت شتێکی وا تەوفیر بکە پرۆژەی گچکە یاخود بچی لە کەرتی خاص ئێمە خەڵک فێر بکەین تەوجیهیان بکەین بەرەو کەرتی خاص بچن هەر چاویان دەستی حکوومەت نەبی کە حکوومەت ئیشیان بۆ بدۆزێتەوە ئێمە دەبێت تەخصیصمان هەبی پلانمان هەبی لە بەنسبەت کشت و کاڵ ئێمە وڵاتێکی دەوڵەمەندین وڵاتێکی زراعین وڵاتێکی سیاحین لە هەموو بارەیەکۆی ئەمە پێشکەوتوین و مەدالمان هەیە بەڵێ ئێمە ئەگ بتوانین چۆن کەرتی خاص بڵێ بەڵێ کاکی عمەر لە سۆرانەوە وەکو کاکی شێروان و چاند بواری گرنگکە لە هەرێمی کوردستان ئەگەر گرنگی پێ بدرێت توانی گەشە بکرێت ئەتوانی زۆر فڕسەی کار دروست بکرێ و بژێوی ژیانی خەڵکیش باشتر بکرێ بوو گرنگی پێ نادرێ ئایا بەهۆی بێ پلانی حکوومەت هەرێمی کوردستان هەیە لەبەر چییە؟ بەڵێ بڵێ 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 ئێوارە باش ئێوارە باش سپاس فەرمۆ ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنێکت کەسکە کات شێروان بەڵێ بەڵێ بە سەرچاو سپاس بەنسبە قسەی کات شێروانی ئەڵێ باری کشت و کاڵی و فەلاعی و نازام ئەمە بە خۆمان مڵکمان هەیە کە زراعەت ئەکەین کە زراعەتەکەیت ئێمە وێراگەی قەناعەت کە بێهینە بازار کەس دینارێک پێی نادا لەبەر چ لەبەرەوەی لە دەرەوە دێ لە تورکیا دێ لە سووریا دێ لە ئێران دێ فەلاعەتی چی بکەوە من چی بکەم هێشتا ئەمە ڕۆژێ دانیشم باە 150,000 بەس مانجێ دغارەیە کێشم 150,000 کرێ خاینتم تەخەڕوجیشم کردیە لە ماڵە پاڵم دایتەوە چی بکەم چ کەساوەت بکەم ئەڵێ کۆمپانیا و نازان چکار کۆمپانیەکان هەموو خزم کەچ خۆیان دەینن ئەمن وەرناگریت حکوومەتی مە 150,000 چی پێدێ نەوەڵ ئەو حکوومەتەمە ئەو حکوومەتەیمە چاوی لە چاکسازی نیە چاوی لەوەیە کوێریشتی بە عارەبانەی بگریت بەڕاستی ئێوە کوێریشتی بە عارەبانە بگریت بەڵێ بە عارەبانە ناژیرێت بەڵێ لەسەر ئەمان بابەت شیرین دوا پەیوەندی لە شاری سلێمانیەوە ئەم کاتەوە باش ئێوارە باش چۆن بەڕێزم شکر باسی زۆر سپاس زەحمەت نەبێ من یەک پرسیارم هەیە ئەمەی کە ئەڵێ 150,000ەکان بۆ تیجارە و سەناعەشە بێت ئەوانە وەکو زانیاری خۆم ئەوانە تایبەتە بۆ ئەوانەی کە پەیمانگاکان و زانکۆکان تا خەرجیان کردووە تا ئێستا دانەمەزراون بەڵێ شمولی ئەوان ناکات من تاکی نیمە لەسەرەوە ئەو زانیاریم نییە زۆر لەسەرەوە باڵی فەرمۆ بەڵێ دەی خوا حافیز دێ بەوڵا من هەرەو پرسیارەمە بخوا حافیز خوات لەگەڵ تەماشاوانە نێجا لەسەر بابەتێمە ڕێبار ئەڵێ دەستخۆشی لە حکوومەت ئەەکەم بەڕای منەوە شتێکی زۆر باشە هەرچەندە کەمە بەڵام شتێکی زۆر باشە ئەم دەستە بەرەی کۆمەڵاتیش ڕێگەیەکە بۆ چارەسەرکردنی بێکاری هەروەها ئیسماعیل کوردستانی ئەویش ئەوها دەبێژە دەستخۆشی لە حکوومەت هەرێم دەکەم و ڕاستی هەنگاوێکی زۆر چاکە هیچ نەبێت ئەو 150,000 دینارە بەشی دەکاتن بەڵێ تەماشاوانە نێژا دیارە چەند سەرنجێکی دیژی بوومە هاتنە هەروەها بازیان دەبێژە دەسەبەری کۆمەڵاتی بەڕاستی شتێکی باشە بەڵام 150,000 زۆر کەمە هیوادارم حکوومەت زیاد بکە بە تایبەت کەم ئەندامانیش بگرێتەوە ئەمە هەروەها ئیسماعیل کوردستانی ئاڵێ دەستخۆشی لە حکوومەتی هەرێم دەکەم بەڕاستی هەنگاوێکی زۆر چاکە زاناش ڕزگاری ئاڵێ ئیشەڵڵا پازدەیمان کە هەر هەمومان
بەێ بینەران دیارە پەیوەندیکی تر دەمێکە لەسەر هێ لە ئەمانەوێت ئەویش بەشدارێنە ناو بەرنامەکە بکە هۆشیار لە شاری سلێمانیەوە کاک هوشیار دوا پەیوەندی فەرمۆ چاکی بەڕێزم زۆر سپاس دەست خۆش بێ بۆ بەرنامەیە سپاس فەرمۆ وڵا ئێستا ئەگەر ئەو خەڵکانەش یعنی تاعینکەن کەسێک کەسە تاعینە بێ معاشی 200,000 بێ ئیشی کەش لە دەرەوە بکە ئێستا ئێمە لە بازاڕین چەنا خەڵکی کەشتێکی سێرگی مۆزەفە دوای داوامێ لە بازارە ئیشەکە و منافەسەی ئێمەشەکە یعنی ئەوە هەر کێشەی بێکاری هەر حەل ناکە کابرا لە دایرەیەک داوامەکە لە دایرەکەەوە نەش ضرور نییە ینی پێویستی شانپێی نییە مەعاشێکی شوەر ئەگرێ 600,000 جوەر ئەگرێ دواییت لە بازار دوکانێکیش دانێ یا تەکسێکیش ئەگرێ بەدەستەوە یعنی هەم ئیشی ئێمەی ناو بازاریش ئەبێ بە منافەسە بۆ ئێمە و هەمیش کێشەی بێکاری حەل ناکە بەڵێ کاکشار لە شاری سلێمانیا بێگومان بینەرە بەڕێزەکان لە کاتێکە لە هەرێمی کوردستان کە زۆر کەسێ دووسێ ئیشەکە لە کاتێکە خەڵکێکە ئیشێکیش بەدەست ناکەوێت ئەمە ئەمیشی ئەمەش داگیرەکە لە کاتێکە موازفە معاشێکی باشەیە توانێت بە معاشە بژێوی ژیانی خۆی دابیم کە حەزەکە ئیشێکی دریج بکە لە کاتێکە کە خەڵکێک هەیە ئیشی دەست ناکەوێت بێ ئیشە و بژێوی ژیانی نییە پێویستە ئەمە بەڕاستی بە یاسارە بکرێت بۆی هەموو تاکەکانی کومەلگا خاوەنکار بن و هەموو تاکەکانی کومەلگا خاوەن بەرهەم بن تەماشاوانی نێژا دنەوە جوواکێمەدا تا چەند گرنگە دەستە بەرە کومەڵاتی بێتەکردن و هەموو بیاڤن ژیانێدا خەڵی بکار بە بەختەوەری بژێت دەمێکێدا زۆر کەسە ناوە تەمەنێکی زۆردانە ئەف کەسە نەخۆشە هەموو چارەسەریەوان لەسەر ملێن کەس و کارێن وانە دەمێکێدا وەکو مافێ نەخۆشی داهاتی یاسای مافێ نەخۆشی داهاتی هەر کەسێک نەخۆش بە پێویستە حکوومەت هەرێما کوردستانی دەستە بەرە ئەمی خزمەت گوزاریên تەندروستیە بکێت دەمێکە دەگەڵی جارە دەبینی کەسێکی کێم دەرامەت نەخۆش دکەوێت چتە وڵاتان لەسەر حسێبەخوا ئەنکۆ کومەکێکە گشتی یا کەس و کارێنی کەسێن دڵسوز بدێتەگەرن باشە ئەvە بوو حکوومەت هەرێما کوردستانی دەستە بەرەوە وان هەمی خزمەت گوزاریان بجاافێکی نەکە حتا سوبەهەی بە بابەتێکی گەرمتر بەهەف دگەهین ئێوار باش